دەستور مافێکی یاسایی و شەرعی هەرێمە و لە دەستوری عێراقیشدا ڕێگەی پێدراوە هەرێمەکان دەستوری خۆیان هەبێت، بەڵام تا ئێستا لایەنە سیاسیەکانی کوردستان نەیانتوانیوە لەسەر دەستورێکی گشتگیر ڕێک بکەون کە سەرجەم مافەکانی پێکهاتەکانی تێدا جێ بکرێتەوە. دوای 30 ساڵ و 3 پرۆژەی دەستور هێشتا نەتواندراوە دەستورێکی باش پەسەند بکرێت و بخرێتە ڕاپرسیەوە. ساڵی 2015 لیژنەیەکی 20 کەسی بۆ نووسینەوەی دەستوری هەرێم پێکێنرا، بەڵام دوای ساڵێک کارکردن پرۆژەکە وەستا. ئەندامێکی لیژنەکە دەڵێت پێویست بوو دەستور بەرمەبنای ئاین دابڕێژرێت، بەڵام بەشێکی زۆر لە ئەندامانی لیژنەکە بە پاساوی ئازادی ڕادەربڕین و فرێنێتەوەیی کۆک نەبوون لەسەر ئەوەی دەستور لەسەر بنەمای ئاینی ئیسلام کە ئاینی زۆرینەی ڕەهایە لە هەرێمی کوردستان بنووسرێتەوە. هەر خودی ڕێنەکەوتنەکە نیشانەوێ ناکۆکی هەبوو، یعنی بۆچی ڕێنەکەوتین کەواتە ناکۆکیێکی قوڵ هەبوو لەسرم پرسە. ئێمە دابەش بووین بۆ دوو ڕەوت، بەشێکمان دابەش بووین بۆ شێوە کە باوەڕمان بەوە بوو کە دەقێکی وا بنووسرێ بۆ ئاینی زۆرینە دەقێکی شایستە بێ و یەکێک بێ لە مەسەلە سەرەکیەکان و هیچ دقێک لە قوانینی هەرێمی کوردستان دەرنەکرێت کە پێچەوانەی مەبادی و پرەنسیبەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێ و دقێک کە لە مادەی دووی دەستوری عێراقاتەوە زۆر بەڕوونی ئاماژە پێکرا بوو لەوێ لە مادەی 6 هەموو بەوازەحی هاتبوو. ڕەوتەکەی تر ئەوە کە خراپترینان بۆیەوە بوو پێیان وا بوو کە ئاینی ئیسلامیان یەکسان کردبووە لەگەڵ ئەو ئاینە دەستکرد و بچووکانی لە هەرێمی کوردستانە هەن، ئەویست ئەوانش بە هەمان شێوە بە ناوی ئازادی و بیر و ڕاو دیموکراسی و لەو چەمکانەوە بەڕاستی بۆیە سەرکەوتوو نەبووین لەوە. لە ئێستادا کە لە سەروبەندی هەڵبژاردنەکانی عێراق نزیک دەبینەوە، باسی دەستور و پرۆژەی دەستور و یەکریزی هێنراوەتەوە بەرباس. دەوترێت هێنانە پێشەوەی باسی دەستوریش تەنها بۆ بانگەشەی هەڵبژاردنە، چونکە لە ئێستاە هیچ ئیرادەیەک بۆ نووسینەوەی دەستور نییە. بەداخەوە ینی کە ئەم خولەی پەرلەمانی کوردستان لە کۆتاییەکەیە و ئێمە دوو وەرزی گرێدانمان ماوە. خێرە ئەم خولە لە بیدایەتەوە ئەگەر نیەتێک هەبووە بۆ نووسینەوەی دەستور هەر لە سەرەتاوە دەست پێ نەدەکرا. بەڕای من وەکو جارەکانی پێشوو کامەسێ من جارە دەستورە هێنرێتەوە ناو پەرلەمانی کوردستان لە 30 ساڵی ڕابردووە، هیچ ئیرادەیەک نییە بۆی ببین بە خاوەنی دەستور. ئێستا سێ ئامانجی لە پشتەوەیە، ئامانجێکیان لە بیربردنەوەی کێشەکانی خەڵکە، ئامانجێکی تریان چارەسەرکردنی هەندێک کێشەی حیزب و گروپ و شخصی ناو حیزبەکانن، ئامانجی سێم بکرێتە سەفقەیەکی تری نێوانی چێتی و پارتی. لە خولی پێشوو بەپێی یاسای ئامادەکردنی دەستوری کوردستان بۆ ڕاپرسی لیژنەیەکی 21 کەسی پێکات. لیژنەکە 74 مادەی تەواو کرد لە 3 دەواازەیە بێجگە لە دیباجە و پێشەکی دەستور، ماف و ئازادیەکان، بنەماکان و مافی پێکاتەکان کە گەیشتی نەدەسەڵاتەکان کارەکانی لیژنەکە پەک خراوە. ئەو کاتە بە خۆشتان نەزان دەرگای پەرلەمانی کوردستان کڵۆمدرا، بەڵێ هیچ کام لە هێزە سیاسیەکان بێجگە لە یەکگرتو و کۆمەڵ هیچ کام لە هێزەکانی تر ئامادە نەبوون کە ئەو دوو بڕگەیە بچەسپێنن. دەوترێت هۆکاری ئەوەی هەرێم نەیتوانیوە ببێتە خاوەنی دەستورێک بۆ نەبوونی یەکڕێزی حیزبەکان و نەبوونی ئیرادەیەکی بەهێزە. هەرچەندە لایەنە ئیسلامیەکانی بەشدار لە نووسینەوەی پرۆژەی دەستور لە ساڵی 2015 بە ئامانجی نووسینەوەی دەستورێکی تۆکمە کاری زۆریان کرد، بەڵام ڕێگریەکان هۆکار بوون بۆ تەواوکردنی کارەکانی کە تەنها 150 پرۆژەکە نووسرایەوە. لە ئێستاشدا بەرتەوازەیی سیاسی و ناکۆکی لەلایەک و ناڕزایی زۆرینەی چین و توێژەکانی کۆمەلگا لە گەندەڵی دارایی و ئیداری و خراپەڕێوەبردننی دام و دەستگاکان و هەیمەنەی لایەنێک بەسەر دامەزراوە شەرعیەکانی هەرێمدا پیشانی ئەدەن کە زەمینەی لەبار بۆ نووسینەوەی دەستور نەخەمڵیوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.